ئێستا لە کۆنگرەی 28ەمینی سەندیکا کرێکارەکانی ئەمریکا بەشداریەکەی ئەمڕۆ کۆبوونەوەکە دەستی پێکرد بە یەکەم دانیشتنیان لەبارەی بەشداربووانی جیهانی نوێنەرانی ڕێکخراوە جیهانیەکان لە عالەما کە 40 وڵات بەشداری کردووە لەم کۆنفرانسی 28ەمینی سەندیکا کرێکارەکانی ئەمریکا. ئەو باسانەی کە لێرە کرێ ڕاستیەکەی زۆر جیاوازن لەو باسانەی کە لە عێراق و یا لە وڵاتانی کوردستانەوە ناکرێ. لێرە زیاتر باسەکان لەسەر کێشەی کرێکارانە لەگەڵ تەکنۆلۆژیای تازە و ئەو هەروەها کێشەی پەیوەندی کرێکاران بە ڕێکخراوە کرێکارەکانی ئەمریکا و ڕێکخراوە کرێکارەکانی ئەو وڵاتانی کە پەیوەندیان هەیە بەیەکەوە. هەڵبەتە ئەمە یەکەم دانیشتن بوو، یەکەم بەیانی تعارف بوو لەگەڵ نوێنەرانی بەشدار بوو لەم کۆبوونەوە. هیوادارم ئەنتەرنێت باش بێ بتوانین لە داهاتووە زۆرێک لە باسەکانی ئەم کۆنگرێ بجۆزینەوە و لە باسەکان ئاگادارتان کەینەوە. ئەو باسانەی کە لێرە زیاتر باسەکەی لەسەر مەسەلەی گەشەکردنی تەکنۆلۆژیا و جێگرتنەوەی ڕۆبۆتەکان لە جێگەی کرێکارانە و زۆرێکی کە لە باسەکان پەیوەندی هەیە بەوەی کە ئایا چەندێک ئەم نەقابە کرێکارەکان لێرە بەشداریان کردووە. ئەوەی لێرە باسکرا زیاترەوەی لە سەدا 7 کرێکاران لە ئاستی جیهانە تا ئێستا ڕێکخراو کراون و زۆرێکیش لەو کرێکارانە کە لە ئەمریکا بەشداریەکەن هێشتا ڕێژەی ڕێکخراوبوونیان زەعیف و لاوازە. هیوادارین باسەکانی داهاتووە زیاتر قسە لەسەر ئەو شتانە بکەین و دەرفەتمان هەبێ بۆ بەشداریکردن لە گفتوگۆکان و هەروەها ژمارێکی زۆر لە بەشداربووانی ئێرە بەشداریان کرد لە گفتوگۆکانە و ڕەخنە و سەرنجەکانی خۆیانیان پێشکەش کرد و هیواداری ئێمەش بتوانین ئەو قسە و باسانە هەرچەندە کەسم لەگەڵ نییە من بە تەنها نوێنەرایەتی کرێکارانی عێراق و کوردستانەکەم و غێری من کەسیکەی لێ نییە لەبار لە عێراق لێرە بەشداری کردوێ بۆ نوێنەرانی کرێکارانی میسر و ئەردەن و ئەو وڵاتانە بەحرین و مەغریب و وڵاتانی عەرەبی هەمویان لێرە بەشدارن و هەر هەموو لێرە بۆ جارێکی کە چاومان بە یەک کەوتەوە و بڕیارە ئێمە کۆبوونەوەیکی تایبەت بە خۆمان بکەین لەسەر ئاستی شەرقی ئەوسەط و لەوێشە باز لە مەئساتی کرێکاران و ناڕەحەتیەکانیان و هەروەها قەزەی هەر ئەمڕۆی ناو عێراق لەسەر خۆڵقانی شەڕی قەومی لە بینی کرێکارانی کورد و عەرەب و زۆرێک لەوانەی کە لێرە بەشدار بوون زۆریان پێخۆش بوو بە بەشدارکردنی من بە تایبەتی چونکە ئەوان بۆیان مهم بوو بزانن لە کوردستان چیە گوزەرێ و بەشێکی زۆریان پێیان خۆشە لەو بارەیەوە قسە و گفتوگۆی زیاتر بگۆڕینەوە. چاوی هەمووتان ماجەکەم و هیوادارم لە کەم و کۆڕیان ڤیدۆیە ئێستا لە کاتی ئیسراحەتایە ڕاستیەکەی و ئەنتەرنێت زۆر خراپ بوو لەم بینایە. ئێستا هیوادارم ئەم ئەنتەرنێتە باشتر بێت و بتوانین بە شێوەیەکی ڕاستەوخۆیان لە بابەتەکانی ئەم کۆنگرێ ئاگادارتان کەمەوە. هەر لێرەوە پشتیوانی سەرجەمە و کرێکارانی کە لێرە بەشداری بوون لە کرێکارانی کوردستان و عێراقەکەم و هیوادارم بتوانین دەزە ناودەست بۆ بەرەنگاربوونەوەی سیستەمی سەرمایەداری کارێ بکەین کە هەرچی زیاتر مەئساتی چینی کرێکار کەمترکەینەوە و دژایەتی خۆمان وەکو بزوتنەوەی کرێکاری بەرامبەر ئەو سیستمە و بەرامبەر ئەو وەحشیگەری کە خۆڵقانوێتی لەو ناوچەیە ڕابگەینی. سوپاسانەکەم دەستی یەک بە یەکتان نەگوشم. هیوادارم هەموو لایەک پێکەوە بتوانین ئەم بزوتنەوەی بەرینە پێش بیگەینە ئاستێک کە بزوتنەوەی کرێکاریت پێ بەهێز بێت. سوپاس بۆ ئێوەش. Si vamos a tomar la foto, la tenemos que tomar aquí.